الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. سلام خوای گەورەتان لەسەر بێ خوشکانی بەڕێزمان برانی ئەزیزمان خۆشحاڵین کەوا لە بەرنامەیەکی تر و لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا بە خزمەتان شاد بووینەوە. داواکارن خوای تەبارەک وتەعالا تاعەت و عیبادەتی هەموو لاکەمانی قبوڵ فەرموو بێت و سەرقاڵمان بکە بە کار و کردەوەی چاکە کار و کردەوە چاکانشمان بە ئیخلاسەتی بۆ خۆی بێت و لەبەر خۆی بێت. لە ئەڵقەی ئەم جارەماندا دەچینە خزمەت جیاوازی دوو شەیتر لە قورئانی پیرۆزدا کە هاتوون، ئەویش وشەکانی حەمد و شوکرە. ئەم دوو شەیە کە هەردووکیان بە مانای سوپاسگوزاری دێ، کۆمەڵێک جیاوازی جوان لە نێوانیاندا هەیە. دەچینە خزمەت ئەم بابەتە لە دەستپێکیشدا بە خێراتی مامۆستای بەڕێز دەکەین. جەناب مامۆستا بەخێر بێ. خی گەورە ساڵ و سەلامەتتان بەخێر بێ، خوا پاداشتان داتەوە. مامۆستا قورئان باسی حەمد دەکا، باسی شوکر دەکا، هەردووکیان بە مانای سوپاس و پێزانین و سوپاسگوزاری دێ. بەڵام ئەم جیاوازانی کە لەم دووشەدا دەخوێندرێنەوە جەنابەت ئاماژێکی لێ بفەرمووی کە حەتمین ئەم دووشە کە مادەم لەفزیان جیاواز بێت با معناشان لێک نزیک بێ، کۆمەڵە کشتی ورد هەیە لە نێوانیاندا کە جیاوازیە. فەرمووە. بە ناوی خی گەورە میهرەبان، سوپاس و ستایش بۆ خی گەورە، سۆز و بەزەی و میهرەبانی خوا لەسەر پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام، لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. سوپاسی جەنابیشتان دەکەین مامۆستای بەڕێز. حەقەتەن تاوتوێکردنی ئەم وشانە توای بڵێن شەحنێکی باش بە ئینسان دەبەخشن. ئەو کات لە مانا و مەفهوم و حەقیقەتی قورئان تێدەگەی. ڕاستە وشەی حەمد و شوکر لە لای ئێمە هەر سوپاس و ستایشکردنە و دەربڕینی پێزانینە بۆ خوای گەورە. بەڵام لە سیاقی قورئانیە جیاوازی زۆری هەیە. قورئان زۆر بە دەقیقی بۆ شتەکان دەڕوانێ. یعنی هیچ وشەیەک کە هاتووە لە شوێنێکە لە شوێنێکی ترێدان ئەو مانایە نابەخشێ. بە تایبەتی ئەم دوو وشەی کە ئێمە تاوتوی دەکەین، وشەی حەمد بەرفراوانە. زیاتر ستایشکردنی خوای پەروەردگارە لەسەر خودی خۆی، لەسەر سیفەتەکانی، لەسەر هەموو جانبەکانی، واتە گشتگیرە. بەڵام شوکر زیاتر مەحدودە، تایبەتە، دەگونجێ لەسەر نیعمەتێ لە نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەو کەسە شوکر بکە. واتە بندەی جانبی حەمدەکە فراوان نییە. زانان دەڵێن هەموو شوکرێک حەمدە بۆ خوا، بەڵام هەموو حەمدێک شوکر نییە. کەواتە حەمد فراوانتر و ئەعەمترە. بەڵێ، حەمد زیاتر ئەداتی حەمد زیاتر زمانە. بەڵێ، بە زمان دەبڕێت لە گونجێ ئەو کەسێک کە ستایشی دەکەی، حەمدی دەکەی، لەوانەیە شایانیش نەبێت، لەوانەیە بارودۆخێک وار لێ بکات، تۆ پێیدا ئەڵڵا بڵێی ستایشی بکەی، بە زمان پێی مەدحیکەی. بەڵام شوکر ئەداتی تەنها زمان نییە، دەگونجێ بە زمان بێت، دەگونجێ بە دڵ بێت. بە زمان ستایشکردنیەتی، بە دڵ خۆشویستنیەتی، بە جەواریح و ئەندامەکان تەطبیقکردنیەتی، یان ئیتاع و جۆڕاڵیکردنیەتی. کەواتە حەمد گشتی ترە و بەرفراوانترە لە شوکر. بەڵێ، ئێمە کە بۆ نمونە شوکرکردنی شتێک ئەوەیە کە تۆ دائیمە شوکر لەسەر نیعمەتە، لەسەر نیعمەتەکان هاتووە. بەڵام دەگونجێ حەمد شێوەیەکی گشتی فراوان لەسەر زۆر شت دەکرێت، زیاتر بە قسەیە. ئەتۆ بۆ نمونە خوای پەروەردگار عیلمی داوە بە تۆ، لەسەر ئەم عیلمەی کە داوێتی بە تۆ شوکری خوا دەکەی. هەر شتێکی شوکری خوا لەسەر کرد خوای گەورە زیاتر بە دەرداتێ. وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم. تا زیادکەی بۆ زانایان دەڵێن الشوکر قەید النعم، یعنی ئەگەر دەتەوێت نیعمەتەکانت بمێننەوە شوکری خوا بکە. الشوکر جالب للنعم المفقودة وحافظ للنعم الموجودة. ئەو نیعمەتانەی کە نیتن بۆ دێنێ ڕایەکێشێ، ئەوانەشی کە هەتن بۆ دەپارێزێ. بۆیە دایمەن شوکر لەسەر ئەو شتانەیە کە خۆی پەروەردگار پێی داوی، و ئینسان تا شوکری شتێکیش بکات بە چ دەکرێ وتمان زیاتر کە تۆ بە دڵ ساخوای گەورە شوکرت کردووە کە بە دڵ خۆشت بوێ. شوکری خوات کردووە کە خوای گەورە ماڵ و سامانی بە تۆ داوە، ئەو ماڵ و سامانە
لە فەرمانی ئەودا بەکاربێنیتەوە. جوانە ماوەسا دەستخۆش بە عەرەبی وەکو جەنابەت فەرموود کە حەمد بەرفراوانترە گشتگیرترە و شوکر لەناو حەمددا جێ دەبێتەوە. قورئان هەمیشە دەستەواژە گەورە و گرنگەکان بۆ شتی گەورە بەکاردێنێ. لە باسی حەمدیش کە گەورەترە لە شوکر بۆ شتی گەورە بەکارهێنا بۆ نمونە دەفەرمێ وەقولی الحەمد لله، بڵێ هەموو سپاس و ستایشێک بۆ خوا، چونکە ئەم حەمدە لە بەرامبەری خوادا دەردەبڕێ سوبحانەهو وتەعالە. الحمد لله رب العالمين کە لە سوورەتی الفاتحە دێمە واجبە کە بیڵێین لأعلمنك أعظم سورة في القرآن، گەورەترین سوورەتی قورئان دەستپێکەکی بە حەمدە. اینجا خوای گەورە لە باسی دروستکردنی کەون و کائینات دەفەرمێ الحمد لله الذي خلق السماوات والأرض، باسی شکر نێ باسی حەمدە، چونکە نیعمەتەکەی یعنی شتەکە زۆر گەورەیە، تازیم عەزەمەتی تێدایە کە حەمد خۆی بە گەورەدانانی ئەو کەسەی ئەگەر بەتایبەت لە بەرامبەری خوادا بێ بە گەورەدانان و تعزیمی خوای گەورەی تێدا هەیە سوبحانەهو وتەعالە. بەڵام شکر زیاتر لە مقابلی نیعمەتێک و چاکیەکە کە کراوە، ینی چاکیەکی لەگەڵمان کراوە لە مقابلی چاکەکە دەسپاسگوزاری دەردەبڕن. وەشکوروا لی وەلا تەکفوڕن، کوفرانە بۆ کوفری نیعمەتەوە، خوا چاکەیەکی لەگەڵکردن بۆ دەفەرمێ وەشکوروا لی، سپاسگوزارم بن. بەچی بە شکر نافەرمێ بە حەمد، بۆ چکە باسی چاکە لەگەڵکردنە. یاخود دەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. دیسان باسی شکر لە مقابلی نیعمەتدا. بەڵام حەمد لەبەرەوەی گەورەترە فراوانترە، جاری ماوەسە ئەو نیعمەتە کە تۆ سپاسی خوای لەسەر دەکەی لەگەڵ تۆ نەکراوە، لەگەڵ من نەکراوە، لەگەڵ ئەو کەسە نەکراوە کە سپاسگوزاری دەردەبڕێ، لاوانە لەگەڵ خەڵکی تر کرابێ، بۆیە حەمد بەکاردێنرێ. الحمد لله رب العالمين، لاوانەیە ئەو ڕەحمان و ڕەحیمەتەی کە ینی با بڵێین خەڵکێکی تر زۆرتر لێ سوودمەند بە، لاوانەیە کەسێک زۆر لێ سوودمەند نەبێ. بۆ نمونە کەسێک سپاسی خوای گەورە دەکات لەسەر حەمدی خوای گەورە دەکات لەسەر نیعمەتی لە ساخی، بەڵام لەوانە خۆی ئەندامەکانی جەستەی تەنها چاو دڵی شێ بکەن. بەڵام ئەو حەمدە لەو داوا کراوە بۆ چونکە نیعمەتەک حەمد لەبەرەوەی بەرفراوانە دەکرێ و نیعمەتە لەگەڵ ئەو نەکرابێ و چاکە لەگەڵ ئەو نەکرابێ. و زۆر جاریش ماوەسا جیاوازێکی تریان ئەوەی کە هەمیشە شکر دەبێ کەسەکە لە دڵدا ئەو نیعمەتە ئەو خەڵات و بەخششە بەی خوا بزانێ، لە دڵدا لە زماندا بە زمان سپاسگوزاریەکە دەرد ببڕێ و لە بە ئەندامەکانی جەستە ئەو شکرانە بژێرە جێبەجێ بکە، ئەو کاتە شکری نیعمەتەکانی خوای گەورەی کردووە. بەڵام حەمد وەکو باسم کرد کە دەکرێت ئەو نیعمەتە لەگەڵ ئەو کەسار نەکرابێ، بەڵام لەبەر بە گەورەدانانی خوای گەورە خۆشویستنی خوای گەورە حەمدەکەی بۆ دەردەبڕێ بەرامبەری. ئەوسا حەمد وەکو جەنابەت باس کرد بەرفراوانە تۆل، ینی وەکو عام خوای پەروەردگار حەمدی دەکەی. بەڵێ الحمد لله الذي أنزل على عبده الكتاب. بەڵێ الحمد لله رب العالمين، وەکو ئەسڵ و هەموو گەورەیەکەی. بەڵام شکر واتە لەسەر جوزئێشێتی، بۆیە دائیمان جوزئی شتێک بەقەدەر هەمووی نابێت. ئەوەیە. اینجا حەمد دائیمان دەگونجێ لەسەر خۆشی بێ و لەسەر ناخۆشی بێ. جوانە. ناگونجێ شکر لەسەر ناخۆشی بێ. ڕاست. واتە لێرە ئێستا بۆ نمونە زۆر جار ئینسان ناخۆشیەکت بەسەر دێنێ خوای پەروەردگار لەسەری حەمد الحمد لله على كل حال، هەر حاڵێکت بەسەر دێ، خۆشیە ناخۆشیە. ابن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ دەفەرمێ كل نعمة لا تقربك إلى الله فهي بلية. هەر نیعمەتێک لە خوا نزیک نەخاتەوە بەڵایە بۆ تۆ، دەگونجێ مصيبة تقبل بها على الله خير من نعمة تنسيك ذكر الله. جاری وایە ڕووداوێ کارەساتێکە نەخۆشیەکە لە خوا نزیک دەکاتەوە، ئەمە دەبێت دەسەری حەمدیکەی، چونکە جاری وایە مصیبەتە کارەساتە ناخۆشیە واتە بەڵایەکە في الضراء والسراء، بەڵام نعمت إلا في السراء، لەسەر شکر. بۆیە شکر بۆچی ئێمە لە قورئاندا خوای پەروەردگار لە قورئاندا کە باس دەکات دەفەرمێ ما أنت بنعمة ربك بمجنون، واتە تۆ بەهۆی نیعمەتەکانی خواوە شێت نیت. بەڵام قوڕیشیەکان پێیان دەگوت
محەممەد بەڵێ، شێتە بەڵێ. ساحیرە چییە بەستی پێیان بڵێ محەممەد شێت نییە لەبەرەوەی نیعمەتەکان لە فەرمانی خوادا بەکاردێنێتەوە بەڵکو شێت ئەو کەسەیە بە نیعمەتەکانی خۆت ژاتی خوا دەکە کەواتە ماسا و کەسی کە خوا نیعمەتی بۆ منە لە ساغی پێبەخشیوە شکرانە بژێرەکی ئەوەی کە ئەم لەش ساغیە لە دڵدا بی خوا بزانێ لە زمان لە دوعا و پارانە و مناجات دە سپاس و ستایشی خوا لەسەر بکە ئەو ئەندامانش لە گوناه بەکارنێنێ ئەوە شکری و نیعمەتەیە شکری ماڵ بۆ منە ماڵەکە لە خراپە بەکارنێنێ وەکو چۆن لە دڵدا بی خوای زانیوە و لە زمان دە سپاس گوزاری کردو دانی پێداهێناوە ماڵ و سەرۆت و سامانەکەش لە تاواندا بەکارنێنێ ئەمە شکرانی نیعمەتی کردو ئەگەر وانەکە کوفرانەی نیعمەتی کردووە باست ئێمە کە باسی ئەم بابەتە دەکەین بابەتەکە کوڵی هەویریەکە و ئاو زۆر دەکێش بەڵێ بە تایبەتی شکر ئینسان لەسەر هەموو ئەو نیعمەتێک کە خوای گەورە پێ دەدا بە زمان دەری دەبڕی خوای ئەسپاس دەکەم لە ناخیشا قبولتە لە ناخیشا هیوایە کارێک دەکا بە زمان دەیڵێ بەڵام لە ناخا قبوڵی نییە لە ناخا ڕەتی دەکاتەوە تۆ دەبێت لە ناخیشا قبولت بێت لە ناخیشا پێی خۆشحاڵبی ئەمە شکریتی ئەو نیعمەتە ژۆ گوتمان لە فەرمانی خوای پەروەردگاردا بەکاربێنیتەوە ئینسان هەر شتێکی کە هەیەی ما بكم من نعمة فمن الله هەرچی هەتە هەمی خوایە لەسەر ئەو نیعمەتە بەکارهێنانە شکرکردن ئەوە نیە هەر بە زمان سوپاست دەکەم خوایە بزانم بێ زەحمەت ئەتۆ ئەو بەهرەی کە خوای گەورە عیلمی داوە تۆ ئەو عیلمە لە خزمەتی دینی خوادا بەکاردێنیتەوە ماڵ و سامانی داوێتی ئایا ئەو ماڵ و سامانە بەکاردێنیتەوە بۆ لە فەرمانی خوای پەروەردگاردا دەسەڵاتی داوەتی ئەو دەسەڵاتدارەی کە بەهێزە بەڵام بەدەسەڵاتەکەی زوڵم دەکا ئەمە ناشکرە شکری نەکردووە ئەوەیە کە تۆ بەم دەسەڵاتی خوای پەروەردگار عەدالەت تەطبیقکەی تەطبیقکردنی عەدالەت بریتێ لە جێبەجێکردنی شکری خوای پەروەردگار واتە هەموو ئەو شتانێک کە خوا پێی داوی لە ڕەزامەندی خوایدا بەکارێندێنیتەوە تۆ شاکیری شاکرا لأنعمه اجتباه ینی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای گەورە لەسەر بێ کە شکری نیعمەتەکانی دەکرد فەرمانی خوای جێبەجێ دەکرد ئێستا خوای گەورە فەرمووی ئەی ئیبراهیم وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن يعني هرچی فەرمانێکی پێکرد جێبەجێ کرد إذ قال له ربه أسلم قال ئەم تەسلیم بوو نەبریتێ لە شکرکردنی خوای پەروەردگار جوان ماسا و حەمدا ڕامان دەکێشێ بۆ شتێکی تر ئەگە سەرنج بدەین لە فریشتەکان سەلامی خوای گەوران لەسەر بێ الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ئەوان يعني ئەگەر سەرنج لە کار و کردێ و ئەوان بدەین کۆمەڵێک نیعمەتی زۆر هەیە لەگەڵ ئێمە کراوە لەوان لەگەڵ ئەوان نەکرابێ وەکو چۆن هەندێک نیعمە لەگەڵ ئەوان کراوە لەگەڵ ئێمە نەکراوە بەڵام ئینسان کە و مەخلوقە ڕێزگیراوێ و لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە و بەشێک لە ڕێزلێنان و گەورەبوونی ئینسان ئەکە ئیختیاری هەڵبژاردننی بیر و باوەڕی دراوەتە دەست و تا کۆتایی نیعمەتەکان و فەزڵەکانی خوا کەچی ئەوان چی دەکەن شکری خوا ناکەن ئەوان حەمدی خوای گەورە دەکەن و یسەبیحون بحەمد ربهم حەمدی خوا دەکەن بۆ چونکە بەرامبەر خوایە دەبێت تەعزیم و محەبەتی لەگەڵ بێت و کارێکی گەورەیە و دەکرێت لەسەر کۆمەڵەشت حەمدی خوا بکەن کە ئەو نیعمەتانە لەگەڵ ئەوان هەر نەکراوە وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي الأمر بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين كل باسي فرشتكان دا هميشه باسي حمدها بەڵام شکر لەبەرەوەی بچووکترە تەنها ئینسان لە کاتێ شکر دەکە کە نیعمەتەکەی لەگەڵ کرابێ چاکەکەی لەگەڵ کرابێ ئەنیشکر لی والی والیدەیک دایک و باوک لەبەرەوەی چاک و فەزلیان زۆرە بەسەرمانەوە ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي يعني نعمت لەگەڵ ئێمە لەگەڵ دایک و باوکمان کرا ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله حکمەتی پێبەخشراوە لقمان بۆیە دەبێت سپاسگوزاری خوای گەورە بێ کەواتە مامۆستا کو باسمان کرد حەمد شتێکی بەرفراوان و گەورەیە تەعزیم و محەبەتی تێدا بە گەورەدانان و خۆشویستنی تێدا بەتایبەت بەرامبەر خوای تەبارەک و تەعالە سوبحانەهو وتەعالە شکر لە مقابلی نیعمەتە دەبێ شکر هەمیشە کردەوەی لەگەڵ بێ بەڵام حەمد مەرجنی کردەوەی لەگەڵ بیان لەگەڵ نەبێ و حەمد بۆ تەمامی نیعمەتە و کەمالی نیعمەتە شتەکان زۆر گەورن بۆ شتی گەورە بەکارهێنراون بەڵام
شکر متعلق بالإنعام بەسراوەتە بۆی ئەگەر خوا بەخشی شکرانە دەکرێت کەسی بەرامبەر بەخشی شکرانە دەکرێت کاتمان تەواو بوو ئەگە جەناب خیتابی مسکێتە بفەرموو. لە کۆتاییدا دەمێ ئەو بڵم ینی حەمد پێچەوانەکەی زەمبە واتە زەمکردنی شتێکە بە زمان کەسێک لۆمی کەسێک دەکا کەسێک قسەی بە کەسێک دەڵێ ئەمە پێچەوانی حەمدە بەس پێچەوانەی شکر کوفرە ئێستا کافری عنی چی یعنی ناشکر خوای گەورە ئەم هەموو چاکەی لەگەڵدا کردووە کەچی دان نانێ بە چاکەکانی خوای پەروەردگاردا وی ئەو کەسە ئێستا زۆر جار پێمان وایە کافر شتێکی سەیرە کوفر نیعمەتیشمان لەو کەسی کوفرانی کوفر ینی داپۆشینی نیعمەتەکان تۆ ئەو نیعمەتە ئێستا لە زۆر شتێن وستاوە دۆنت کەڤەر ینی شتێکە دەڵێت دایمە پۆشە داپۆشین ینی کافر ینی نیعمەتەکانی داپۆشیوە نایان بینێ لە مقابلە یا لە ڕێگەی خۆیدا بەکارە ناهێنێتەوە. بەتەکیت دەستکانت خۆش مامۆستا خۆی گەورە پادەشدا تۆ هەڵبەتە بابەتە زۆرتر دەخانی زۆرتر هەڵدەگرێ بەڵام لەبەری کات نەماگەرنا باسی حەمد و شکر ئیدی خۆی ثەنا و مەدحیش لەگەڵیدا هەیە ئیکتیفا دەکەن بەوەندە خۆی گەورە پادەشتا تۆ دەنێ مامۆستای خۆشەویستان بەم شێوازە گەشتینە کۆتای ئەڵقەم جارەمان تاوەکو لە ئەڵقەیەکی تر بە خزمەتان دەگەینەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.